بروج علای کردستانه هنرمندان ایوب علی و گارس اسکار برهمکینی بناوه علا کردستانه بالاف کرد. دوی برهمه نیشتیمانی دا ایوب علی و گارس اسکار جارکادی بهفرا کار کرینه تورا میدیای رودا و جی برهمینان دا هفکار بویه. کلیپ دی شف هاتیا بالاف کرن آواز و پیونسترانین هر دو هنرمندان خونه. بشکی کرد جبینین. آخا کردستان شیرین کردن ام کردن نابا ام بندز بین هلدن آلام رنگین کردن ام کردن هنرمند گارس اسکار جدانی مارکی با که راست هوادید مهوان ما تو بخیر هاتی پیروز بیتنا برهمنی برهمکی تایبت تهیش پیامکی دروجه علای دا پیشکشی خلکی بکیش بلی اف برهما تایبت یا کتا پیشکش کری دنگ باش نها تمجاره کدی من دخواست بزانم تهیچ پیامک بروج علای کردستان ببیجی جبرکو همی گاوا تو برهمین تایبت بو علای و بو مسئله نیشتیمانی تو بلافت کی کردو از اوی بیجم کردو ایرو روژا میا روژا ججنا آلا میا سیمبولا ولات دیرین آلا تاج سری میا يعني تاجا سليمة أي دست تخوش بن برهمكي جلكي تايبت ويا جوان ويا بهجانم كاغارة تدكاريج مرة بيجي أفكاري أنت وكاكيوبي كما وصل دينج ودن أفكارك جلكي مازن بري هرتشتي أسباسيا ودكم خير بهي سلافو الرئيس بو كردستاني تفي بو روداو براستي كاك أيوب قالك سيرفانت اشترات وسط خمخوري بيفا كردية خمخوري آوازا كردية خمخوري دانوستاندن و بيك فاكار كرينيا يعني ام دقنجين بهفرة ومقالك تيدا كاردكن يعني بسر بيفا كي بصالة جارنا تسكنن بيفا راتكن بيفا داتين في أفا باجبو أفا نباجبو أفا سر موزيكي تي أفا سر موزيكي ناي أفا باشتر بكفي جهيزا روكا أفا باشتر نا كفي جهيزا روكا يعني قالك تشتهنا موزيك زاني شاهيان خان قالك تشتهي ذانا براستي وكار كرين قال أيوب بلا بين كم بجولي في برهمي بون أما وي برسياريش كاكا أيوب بكت زاني شوا كم بجول وكا دم وكا وقتاوي وكا نفيسين تو ماركرين بشترا كليب كرن وينا كرن أفا چند دمج وخاست ما قال لك ميجورة أم سيرفي برهميت آخفن وكو ديجي ما تدا كار كير بري هرتشتي بالتلفوني تلفون تدي أزل داني مار دجيم أو البرمنغهام الإنجلاند دجي أم دوري هفن بجا أم آخفين قال لك سر أبي آواز داني سر آواز أما ذكر بيفي سوراني جي آماده كرن أجي دي بيفيت باشي بعديناني دا باش دار بوم من متدا كار كر بس نم ما قالك جاري قران كاري كريه دا حتى ريكو بيك بو أو جي رازي بو وأجي رازي بو بشتي فيا كي هلبت استوديو أو كر استوديو قرت لندن وهات راستي أيوب ماموستا أيوب قال لك بفي كليبيرا ما نديبو بتريمن قال لك ما نديبو برمنغهام وحتى لندن 6 ساعات بلكي دهي جارا هاتا واندرا هاتا بلندن
وهات استوديو پشتی وی کاروباری خۆ ئەما نێزیک تەواکردنێ کردی ئەس چۆمەڵاندە ژنو تو چووی گەلێک خو تێک نەدا تەلوی تێکدا ناوێجا ئەس سپاسیاوی دیکەم ئەوێ تایبەتە ڕێزەکێ دگرێژ بۆ ڕێمە سپینە ڕێوی هێ سپی نەبووم نه تو گەنجی ماشەڵڵا کاگارە وە بەرهەمەکە دیژیا تایبەت هەیە کوردم ئەوژی ینی من ئەبروکە سەح کرێ ینی حتا 17 ملیۆن بینەرە هەرچەندە لایک و کۆمنت و ڤیو نەقیاسە نەپیڤەرە تو بزانی ئەف بەرهەمە چەند جێ خۆ گرتیە قیمەتەوەیە هوەری گەلەکە و یان نیشتیمانی ئەvە دێشێت هەڤڕێکیاوێکەت ئەvە ئەرکەکە لەسەر شانێمە لەسەر ملێمە گەرەکە تشتێ ئەم زانبن و یا ئەم کاربن گەرەک ئەم پێشکێشی ملەتی خۆکن نە بمرینن ئێمە بخوا گەلک تشتێ منی مریجی هەیەفات کۆمپوی دەردا ئەس نابێژم ئەس هەر هونەرمەندەکی ژێهاتی تر و چالاکتر و وردەوردە نا بەس گەرەکە مرۆڤ تشتێ ڕێک و پێک حتا بشێت ها گۆرەیشیانی خوا پێشکێشی ملەتی خۆ بکە ئەم قەرزارێت وی ملەتینە مە بڤێ مەنەوی کەنگی بەێ بەێ دەشێت هەڤڕێکیاوەیەکەت ئەvە کوردم بلاز بێژم یەکەیە ئەvە ژی هات پشتوێ ئەvە دەشێت منافەسە هێلگەلکات ئەو بابەتێکی دنە ئەو بابەتەکە وە بابەتێکی دنە دوو بابەتێت وەکە من یاژمە هاتی مە کەم تەرخەمی تێ نەکریە نەڤێ و نەیادژی ئەرێ بەس هەر یەکێ هەر سترانەکێ ژوان پامەخوا هەیە بڕاستی بوون ئەوێ ئەو ژێ ببێ سرود ئەس باوەرم 100% ئەو ژی وەک کوردم وێ ببێ سرود دەدی نەدەربە مارشە بەس وێ بکەوێ سەر زمانە وێ بکەوێ مەیدانێ بڕنگەکی ڕێک و پێک دەستە خۆش بن کاگارە دەگوت گەلێک بەرهەمە من هەیە لوێرە ڕاکریە تا لە بەرنینە بەرهەمەکی دی وەکی گارە سازکار پێشکێش بکەی تو خۆ بۆ چه حاضر دەکەی خودی گەلک بەرهەمێ مەهەنە ڕاستی و مامۆستا ئەیوبژی باش دەزانێوی ئەرشیفێمی دیە بەس ئەنزانە هەلگەل کوڕێمە هەنێک پرۆژە هەنە ڕەوان ڕێکۆ هەنێک پرۆژە هەنە ئەم تێدا کار دکن بەس بلا بمینێ جارەکە دی ئەمێ سەر باخفن تشتێ باش ئەوژی ئامادە بکەین یعنی بۆتە کەرەمکە بەسمە بۆتە بداوی نانی چاخی ئەمژ ئەوێ تەوا بووین دوو ڕۆژە لەندەنمان مە تۆمار کرد دەنگێمژی ئەم هاتنە دوسلدۆرف هاتن ئەڵمانیا لێ دەرێجی دوو ڕۆژە سێ ڕۆژە ماین و پشتینگی وێجە چما گۆتە تا ئەیۆ گەلێکی کار دوێ کلیپێدا کرد ژوەر هاتە هانۆڤەر بۆ میکس و مایسترینگە ئەسترانیل جەم پرۆدیوسەرێکی مەی تایبەتە دوورە هات چۆ کوردستانی ئەو کوردستانیژی حیان هاژی بێ نزم کا چتکێ چ وڵا بە دوسێ ڕۆژە ڕوودا و مێهوانێ مابوو ئەرێ منش بێریاوی کردیا و ئەس گەلک مەمنونیەوە دە پەیامەکش بووی هەیە بەڵێ دە پەیامەکش بووی ئەیوب هەیە بێجێ بە چەند ڕۆژە توێ دیاری نییە بێدەنگی نانەڤان ڕۆژە مەجبورە بێ تێلەفۆن بگەمە گەلک باشە سپاس بووتە گەلک سپاس بووتە هونەرمەندێ ناسکری یە قەدرگیران گارە سازکار توشدانی مارکێ مێهوانێ بوو پیرۆزە بەرهەمەوە دەستێ ڕێز و سڵاوێت گەرم ڕێز و سڵاو سەرچاوێ من گەلک مەمنوو سەرچاوە